کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری ناحیەی قەسری باڵەکایەتی داواکارن سەرکردایەتی یەکێتی گوێ لە ئەندامان بگرێ بۆ بەستنی کۆنگرەی حیزبەکەیان بۆ ڕزگاربوون لەو بارودۆخەی ئۆرگان و ڕێخستنەکانی یەکێتی ڕوبەڕوویان بۆتەوە هەرچی زووە کۆنگرەی نوێبوونەوەی یەکێتی ببەستن. وەکو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داوا ئەکەین بە زووترین کات یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرە ببەستێت چونکە کۆنگرە واتای نوێبوونەوەیە دەمانەوێت لە ڕێگای ئەو کۆنگرەیەوە بەڕاستی سیاسەتە ڕاستوڕەوانەکەی سەردەمی جەنابی مام جەلال جێبەجێ بکرێت و ئاراستە بکرێت ئەو یەکێتیە چونکە یەکێتی بەواتای نوێبوونەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە پێویست دەزانم کە یەکێتی بگەڕێنێتەوە سەر ڕێزکەی جارانی خۆی یەکێتی بگەڕێنێتەوە سەر ڕێزکە ڕاستەقینەی خۆی یەکێتی نوێ بکاتەوە یەکێتی بێنێتەوە بەرەی گەل یەکێتی وا لێ بکاکە ئەو ڕێباز و پرەنسیب و ئەو بنەمانی کە لەسەری دامەزراوە بیگەێنێتەوە سەر ڕێزکەی خۆی. لە ئێستادا ئەمە وەکو کادرانی یەکێتی داوا ئەەکەین سەرکردەکانی خۆمان کۆنگرەیەک ببەستن لە قۆناغی ئێستا شتێکی زەرور و پێویستە. کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا کۆنگرە بە پێویست دەزانن هەرچی هیوا و ئومێدی سەرجەم چین و توێژەکانی ناو حیزبەکەی هەیە لەسەر بەستنی کۆنگرەیەکی هەمەلایەن و گشتگیر هەڵچنیوە کە یەکێتی بجێڕێتەوە بۆ سەردەمی ڕابەرایەتی سەرۆک مام جەلال کە کاریگەرترین هێزی ناوچەکە بووە. لە سەردەمی مام جەلال یەکێتی وانە بوو ئێستا دەبی بتوانین بە هەموو لایەک یەکێتی نوێ بکەینەوە چیری کە دەستەگەری بە یەکێتی نەکەین هەوڵ دەین نوێبوونەیەک لە ژێر ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بینی نەکایەوە کۆنگرێکی سەرکەوت و کۆنگرەیە کە هەموو چین و توێژێکی تێداوی بە تایبەتی چین و توێژی گەنجان لە ئێستادا بە زەروری ئەزانین کە یەکێتی کۆنگری خۆی ببەستێت و پێمان وایە ناکرێت بە هیچ شێوەیەک کۆنگرە لەژێر هیچ پاساوێک دوا بخرێت پێویستە بە زۆرترین کات پەلە بکرێت بۆ ئەوەی یەکێتی چی دیکە لە فراغی بڕیاردان و لە پەرتوازیان مێنێتەوە. لایەنگران دۆستانی یەکێتی فشار لەسەر یەکێتی بکەن لە کات و ساتی خۆی هەموو 4 ساڵێک کۆنگرە بەسن بۆ ئەی دەموچاوەکان ئەوەندە نەبنە بار بەسەر یەکێتی. ئەوەی ئێستا لە ڕێباز و ڕێخستن و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدی دەکرێت ئامادەکاریەکی زۆر باشەیە بۆ بەستنی کۆنگرە ئەوەی لەسەر سەرکردایەتی یەکێتی پێویستە کات و شێواز و میکانزمی کۆنگرەکە دیاری بکە و کۆتایی بە کێشە و ململانێ و ناکۆچیەکانی ناوەخۆیان بهێنن سەرکردایەتیەکی تازە لە کەسانی شارەزا و لێهاتوو و خۆشەویست لە نێو کادر و ئەندامانی یەکێتی بێننە پێشەوە و گۆڕانکاریەکی ڕیشەیی بکەن. ئیسماعیل عوسمان کورسات نیوز ناحیەی قەسرێ.